سڵاو بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس ئەم جارەش بە فیلمێکی زۆر نایاب هاتین وڵاتان بینەری بن و چێژی لێوە بگرن با دەست پێ بکەیت. فیلمەکەمان لەگەڵ دزێک دەست پێ دەکات بەناوی ئینزۆ چیکاتی کە لە دەست پۆلیس ڕادەکات بەهۆی ئەوەی کە کات ژمێرێکی گرانبەهای دزیوە. دواتر ئینزۆ هەوڵ دەدات خۆی لەناو کرێنێک بشارێتەوە کە لە کەناری ڕووبارەکە بوو، بەڵام پۆلیسەکان دەیدۆزنەوە ئەویشتت بەجێ خۆی هێڵدەداتە ناو ڕووبارەکە. پاشان دوای دیارنەمانی پۆلیسەکان ئینزۆ قاچی لەسەر بەرمیلێک دادنێت کە کەوتوو بۆ ژێر ڕووبارەکە بۆ ئەوەی خۆی بگەێنێتە سەر کرێنەکە. بەڵام لە بەدبەختی خۆی بەرمیلەکە تێک دەشکێت و دەبێتە هۆی نقمبوونی، بەڵام دواتر بە شێوەیە خۆی دەگەێنێتە سەر وشکانی و بەڕاکردن بەرەو ماڵەوە دەکەوێتە ڕێب، بێ ئاگا لەو مەترسیانەی کە چاوەڕێی دەکەن. پاشان لەو کاتێک کە سواری پاس بۆ دەچێتەوە ماڵەوە دەکۆکێت و مادەیەکی ڕۆژ لە دەمی دێتە دەرەوە. دواتر هەر لەو شەوەدا تەندروستی هیچ باشتر نابێت و مادە ڕەشەکە بەردەوام لەو شەوەدا لە دەمی دێتە دەرەوە. پاشان بۆ ڕۆژی دواتر دوای ئەوەی لە خەو هەستا ئینزۆ هەز دەکات زۆر باشتر بووە. اینجا دوای نان خواردنی بەیانی دەچێتە لای دراوسێکی بەناوی سێرجیۆ کە ئەندامی گروپێکی مافیایە بۆ ئەوی کاتژمێرەکەی پێ بفرۆشێت. سێرجیۆ کار بۆ سەرۆکی مافیایەک دەکات بەناوی فابیۆ کە ناسراوە بە قەرەج. لەو کاتەشدا فابیۆ لەگەڵ جەماعەتەکەی خەریکی داڕشتنی پلانێکرد بۆ هاوردەکردنی مادەی خۆشبەر لە براکانی میوڵەوە. دواتر یەکێک لە پیاوەکان مۆبایلێکی تازەی پێدەدات، بەڵام ڕەنگەکەی وەک ئەوە نییە کە داوای کردبوو، بۆیە فابیۆ تووڕە دەبێت و پیاوەکە پەرچە قۆ دەدات و دەیکوژێت و پاشان داوا دەکات تەرمەکەی فرەبتەنات دەرەوە. پاشان ئینزۆ چاوی بە سێرجیۆ دەکەوێت کاتژمێرە دزراوەکەی بە 100 یۆرۆ پێدەفرۆشێت. دواتر ئینزۆ دەیەوێت بڕوات، بەڵام سێرجیۆ دەیوەستێنێت و داوای لێ دەکات کە بەشدار بێت لەگەڵی لە گەشتێک بۆ هاوردەکردنی مادەی هۆشبەر. پاشان ئینزۆ لە پێناو پارەکە ڕازی دەبێت بە بێژنیارەکەی. دواتر بەیەکەوە دەچن بۆ ماڵەکەی سێرجیۆ بۆ ئەوەی ئەو کەلوپەلانە کۆبکەنەوە کە پێویستن بۆ گەشتەکەیان. لەوێ ئینزۆ بۆ یەکەمین جار چاوی بە ئەلیسیای کچی ئینزۆ دەکەوێت و سەری دەسوڕمێت لە هەڵسوکەوتەکانی. ئەلیسیا هەندێک وێنی منداڵەکەی کێشا و لە ماڵەکە هەڵی واسیون. پاشان ئەلیسیا باسی ئەنیمی ستیل جیک بۆ ئینزۆ دەکات و پێی دەڵێت کە بڕوای وایە ڕۆژێک لە ڕۆژان کارکتەری جی دێتە جیهانی ڕاستەقینە و ڕزگاری دەکات. پاشان ئینزۆ سێرجیۆ ماڵەکە جێدەهێڵت. سێرجیۆ داوای لێبوردن لە ئینزۆ دەکات لەبەر هەڵسوکەوتە سەیرەکەی کچەکەی. هەروەها پێشی دەڵێت کە کچەکەی لە ڕووی دەرونیەوە تێکشکاوە و خولیای بە ئەنیمی ستیل جێک گرتووەوە دوای مردنی دایکی بۆ بە منداڵێکی گۆشەگیر. پاشان مادەکان و براکانی میوڵ هەڵدەگرن لە فڕۆکەخانە و دەیان بن بۆ باڵاخانەیەکی تەواو نەکراو. ئەرکەکەیان زۆر ئاسانە، ئەوەی لە سەریانە ئەوەیە کە مادەکان لەناو لاشەی براکان دەربێنە. پاشان یەکێک لە دوو براکە بەهۆی زیادەڕەوی لە کێشانی مادەی هۆشبەر دەمرێت و کەفێکی سپی لە دەمی دێتە دەرەوە. لەو کاتەش براکەی تر زۆر لە سێرجیۆ تووڕە دەبێت چونکە پێشتر ئەوانی نەبرد بۆ نەخۆشخانە. سێرجیۆش پێی دەڵێت کەوا دەبێت لاشەی براکەی شەق بکەن بۆ هێنانە دەرەوەی مادەکان. پاشان برایە زیندوەکە دەمانچەکەی سێرجیۆ دەفێنێت و چەند فیشەکێکی پێوە دەنێت و برینداری دەکات. لە کۆتاییدا سێرجیۆ سەری برازیندوەکە دەگرێت و دەیکێشێت بە دیوارەکەدا، بەڵام برازیندوەکە فیشەکێکی تری پێوە دەنێت و دەیخات بە زەویدا. پاشان فیشەکێک بەشانی ئینزۆ دەنێت و لە قاتی دەیەمی باڵەخانەکەەوە دەکەوێتە خوارەوە. دواتر بە شێوەیەک لە شێوەکان چاوی دەکاتەوە بەدەم ئازار کێشانەوە هەوڵ دەدات هەستێتەوە سەر پێ و خۆی ڕابکات بۆ شوێنێکی سەلامەت. لەلایەکی تر فابیۆ پیاوەکانی لەگەڵ نونزیا لۆکۆزیمۆ کە تیرۆریست و سەرکردەی هۆزی کارۆمایە لە یانەیەکی شەوانە خەریکە ڕابواردنن. فابیۆ بەنیاز بۆ مادانی کە سێرجیۆ بۆی دەهێنا بە نونزیا بفرۆشێت. ئێستاش کە سێرجیۆ و براکان مردوون، فابیۆ هەوڵ دەدات بەهانەیەک بهێنێتەوە بۆی بە نونزیا دەڵێت کە لەگەڵ براکان گەیشتۆتە ڕێککەوتن. هەروەها چاکیش ئەوە دەزانێت کاگەر بێت و ڕاستەکان ئاشکرابن ئەوە تیا دەچێت. لەو کاتەشدا ئینزۆ دەگەڕێتەوە ماڵەوە و لە ڕێگادا چاوی بە ئەلیسیا دەکەوێت. ئەلیسیا پرسیار لەبارەی باوکیەوە دەکات، بەڵام ئینزۆ ئیهمالی دەکات و وەڵامی ناداتەوە. دواتر ئەلیسیا هەرواز ناهێنێت و بەردەوام دەبێت لەدان لە دەرگای ماڵەکەی ئینزۆ بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکات. پاشان لەپڕ ئینزۆ تووڕە دەبێت و بۆکسێک دەکێشێت بە دەرگاکەدا و دەیشکێنێت. لێرەشدا بۆی دەردەکەوێت کە هێزێکی سەیری سەر و سروشتی هەیە. پاشان و هەر لەو شەوەدا ئینزۆ بەکارهێنانی هێزەکەی ئامێرێکی ATM دەدزێت و دواتر هەندێک کەلوپەل دەکڕێت و دەگەڕێتەوە ماڵەوە. پاشان بۆی دەردەکەوێت کە سەر ڕای ئەوەی کە هێزێکی سەر و سروشتی هەیە هەروەها بە خێراییش ساڕەش دەبێتەوە و دواتر سیر دەکات کە شوێنی برینی فیشەکەکەی بە تەواوەتی چاک بۆتەوە. لەو کاتەشدا فابیۆ پیاوەکانی گەیشتونەتەن هۆمی خوارەوەی باڵەخانەکە و بە دوای سێرجیۆدا دەگەڕێت. فابیۆ هەڕەشە لە ئەلیسیا دەکات، داوای لێ دەکات شوێنی باوکی پێ بڵێت، بەڵام ئەلیسیا بێ ئاگای لە ڕووداوەکان بۆی هەر بە بێدەنگی دەمێنێتەوە.
ئەمەش فابیۆ زیاتر تووڕە دەکات لە ناکاو ئینزۆ بە کڵاو و ماسکێکەوە خۆی بە ژوورەوەدا دەکات بۆ ئەوەی ناسنامەکەی ئاشکرانەبێت. پاشان بەخێرا یەکێک لە پیاوەکانی فابیۆ بڵند دەکات و بە مێزێکی ئەوەی دادەدات. دواتر پیاوەکانی تر هێرش دەکەنە سەر ئینزۆ بەڵام هەرزوو دەبەزێنرێن. پاشان دوای ئەوەی کە دەزانن هیچ چانسێکیان لە بەرامبەر ئینزۆ نییە، فابیۆ پیاوەکانی بڕیاری پاشە کشە دەدات. بەڵام بەر لەوەی ماڵەکە جێپێڵن، فابیۆ ساتورێک لە یەکێک لە پەنجەکانی ئینزۆ دەدات و پاشان هەڵدێت. دواتر ئینزۆ ئەلیسیا دەباتە ماڵەکەی خۆی لە پێناوی سەلامەتی ئەو. پاشان ئینزۆ پەنجە پراوەکەی دەدورێتەوە بەهۆی ئەوەی بۆ بەیانی ساڕژ بێتەوە. بۆ بەیانیەکەی ئەلیسیا بەهۆی حاڵەتە دەرونیەکەیەوە وا دەزانێت ئینزۆ هەمان جێگی سوپەر هیرۆیە کە کارکتەری سەرەکی ئەنیمێ دڵخوازەکەیەتی و لە کۆتاییدا بۆ ئەو هاتووە تا ڕزگاری بکات. ئینزۆش لە پێناوی ئەوەی کە بێ هیوای نەکات درێژە بە چیرۆکەکە دەدات و ڕۆڵی سوپەر هیرۆ دڵخوازەکەی دەگێڕێت. بۆ ڕۆژی دواتر ئینزۆ دەبینێت کە پەنجەکەی ساڕژ نەبووتەوە و پاشان لە ئەلیسیا دەپرسێت ئاخۆ هیچ خزمێک یان ناسیاوێکی هەیە بتوانێت لای بمێنێتەوە، چونکە نایەوێت بەرپرسیارەتی ئەویشی بکەوێتە سەرشان. بەڵام ئەلیسیا پێی دەڵێت کەوا تاکە ناسیاوی ئەو باوکی بوو، بۆیە ئینزۆ دەیبات بۆ خانەی بێسەرپەرشتە. ئەو شوێنێک کە پێشتر کاتێک باوکی لە زیندان بوو لی دەمایەوە. پاشان ئینزۆ ئەلیسیا دڵنیا دەکاتەوە کە دواتر سەردانی دەکات ئینجا دەڕوات. لەو کاتەشدا کەناڵی CCTV ڤیدیۆی دزینی ئامێری ATMەکەی ئینزۆ پەخش دەکات. دوای بینینی ڤیدیۆکە فابیۆ بووی دەردەکەوێت کە ئەو کەسەی کامێرەکەی دزی هەمان ئەو کەسەیە کە لە باڵەخانەکە شەڕیان لەگەڵ کرد. لەو کاتەشدا فابیۆ نیگەرانی مەسەلەی هاوردەکردنی مادەکانە. پاشان دەستەڕاستی فابیۆ کە ناوی ئەنتۆنیۆیە پێشنیاری ئەوە دەکات کە هەندێک پارە بە قەرز وەربگرن و لە بەرامبەر شکستهێنانی لە هاوردەکردنی مادەکان بیدەن بە نونجیە. لە جیاتی ئەوە بڕیاریدا ئەو زرێپۆشە بدەن کە پێشتر پلانیان دانابوو دوای تەواوبوونی ئەو ئەرکیان بیتزن. دواتر پاش ئەوەی کە ئینزۆ دەگەڕێتەوە ماڵەوە هەندێک نووسرا و نەخشە دۆزێتەوە کە هیچ سێرجۆن. نەخشەکە باز لە پلانی دزینی هەمان زرێبۆش دەکات کە فابیۆ بەنیازە بیتزێت. بۆ ڕۆژی دواتر فابیۆ پیاوەکانی بەچەکەوە دەستنە سەر ڕێگای زرێپۆشەکە بەنیازی ئەوەی کە بیتزن. بەڵام بەر لەوەی کە بیتزن ئینزۆ لەسەر پردەکەوە بەردێک دەگرێتە جامی پێشەوەی زرێپۆشەکە و دەستی بەسەردا دەگرێت و خۆی لە فیشەکەکانی فابیۆ پیاوەکانی لادەدات. پاشان پۆلیس دەچنە ماڵی ئینزۆ و پێڕادەگەێنن کە ئەلیسیایان بەتەنها لەسەر شەقان دۆزیوەتەوە. دواتر ئینزۆ دەیباتە ژوورەوە و سەرزەنشتی دەکات بەهۆی ئەوەی کە سەرنجی پۆلیسی هێناوەتە سەرخۆی. بەڵام ئەلیسیا گلەی ئەوەی لێ دەکات کە نەهاتووە سەردانی بکات. پاشان بەیەکەوە سەیری ئەنیمێ دڵخوازەکەی ئەلیسیا دەکەن. پاشان بە مەبەستی دروستکردنی پەیوەندی ئینزۆ خۆی لە ئەلیسیا نزیک دەکاتەوە. بەڵام ئەمە زۆر دەیترسێنێت و داوای لێ دەکات کە بوەستێت چونکە نایەوێت ئازاری پێ بگات. دوای ئەوەی هێوری دەکاتەوە ئەلیسیا بە ئینزۆ دەڵێت کەوا ڕوبەڕووی گێچەڵی سێکسی بووتەوە. بۆ ڕۆژی دواتر ئینزۆ ئەلیسیا دەبات بۆ شاری یاری و لەوێ هێزی خۆی بەکاردەهێنێت بۆ خولانەوەی چەخ و فەلەکەکە بۆ ئەوی ئەلیسیا دڵی خۆش بێت. لەو دەمەشدا فابیۆ ئەنتۆنیۆ مشت و مڕیانە. ئەنتۆنیۆ پێشنیار دەکات لە ڕێگەی قەرز کێشەکانیان لەگەڵ نونجیا چارەسەر بکەن. بەڵام فابیۆ ڕەتی دەکاتەوە. کاتێکیش کە ئەنتۆنیۆ دەڕوات فابیۆ فەرمان بە پیاوەکانی دەکات هێرشی بکەنە سەر و دواتر دەیکوژن. لەلایەکی تر ئەلیسیا و ئینزۆ دەچن بۆ مۆڵێک. لەوێ ئەلیسیا ئەو ئەزیەیە دەبینێتەوە کە هەمیشە ئاواتی پێی دەخواست. پاشان لە ژووری خۆگۆڕین دەست دەکەن بە یەکتر ماچکردن. دواتر ئینزۆ ڕاستیەکان دەربارەی باوکی بۆ ئەلیسیا ئاشکرا دەکات. ئەمەش دڵی زۆر تون دەکات و لۆمەی ئینزۆ دەکات لەسەر مردنی باوکی. پاشان هەواڵی دینی زرێپۆشەکە بە میدیا و تەلەڤیزیۆنەکاندا بڵاو دەبێتەوە و ئینزۆ وەک تاوانبارێکی سەرەکی دەناسێنرێت. لەو لایەوەش فابیۆ بەهۆی ئەوەی کە حەسوودی بەناوبانگی ئینزۆ دەهات زۆر تووڕە دەبێت و بڕیار دەدات کە بە هەر شێوەیەک بێت ئەمیش هێزی سەر و سروشتی بەدەست بهێنێت. پاشان ئەلیسیا لەدەست ئینزۆ ڕادەکات و سواری شەمەندەفەرێک دەبێت و دەیەوێت بڕوات. بەڵام ئینزۆ هێزەکەی بەکاردەهێنێت بۆ وەستاندنی شەمەندەفەرەکە تا داوای لێبوردنی لێ بکات. ئەویش داوای لێبوردنەکەی قبول دەکات و ڕازی دەبێت کە لای بمێنێتەوە. بەڵام پێی دەڵێت کە بۆ جاری داهاتوو ماسکەکەی بپۆشێت. پاشان ئینزۆ لە پاسەکە دادەبەزێت و دەبینێت کە خەڵکەکە هەمووی ڤیدیۆی دەگرن چونکە بینیویانە کە چۆن بەهێزی خۆی شەمەندەفەرەکەی وەستاندووە. پاشان ئینزۆ ئەلیسیا لە باوەش دەکات و بە خێرایی ڕادەکات بۆ ئەوی سەرنجی زیاتر نەخاتە سەر خۆیان. لەو کاتەشدا فابیۆ قسە لەگەڵ یەکێک لە هاوبەشەکانی دەکات و داوای بڕێک پارەی بە قەرز تێ دەکات بۆ ئەوی بیدات بە نونجیا. بەڵام لە ناکاو لەلایەن نونجیا و پیاوەکانیەوە هێرشیان دەکرێتە سەر. پاشان هەردووک لا دەست دەکەن بە تەقەکردن لە یەکتری تا هەمویان جگە لە فابیۆ و نونجیا دەکوژرێن. پاشان فابیۆ دەگەڕێتەوە ئۆفیسەکەی و دەبینێت کە نونجیا و پیاوەکانی هەموو شوێنکەوتوەکانی ئەویان کوشتووە. دواتر ناسنامەی تاوانبارەکە لەسەر TV ئاشکرا دەبێت و فابیۆ ئینزۆ دەناسێتەوە و لە پێناوزانینی نهێنی هێزەکەی بڕیار دەدات بە دوایدا بگەڕێت و پیدۆزێتەوە.
لەو کاتەشدا فابیۆ و ئەلیسیا بەنیازن ئەو شارە چێ بهێڵن و بچن بۆ شارێکی تر چونکە ئێستا پۆلیس ناسنامەکانیان ئاشکرا کردووە. ئەو شەوە لە هۆتێلێک دەمێننەوە، لەوێ ئینزۆ باسی سەردەمی منداڵی خۆی بۆ ئەلیسیا دەکات و پێی دەڵێت کە بە شێوازێکی ناخۆش هاوڕەکانی لە کاتی دزیکردندا لەدەستداوە. لە پڕێکدا فابیۆ خۆی بەژوورەوەدا دەکات و ئینزۆ پێهۆش دەکات، پاشان لەسەر جێگا دەیبەستێتەوە. دوای ئەوەی کە بەهۆش خۆی دێتەوە، فابیۆ هەڕەشەی کوشتنی ئەلیسیای لێ دەکات ئەگەر بێت و نهێنی هێزەکەی پێنەڵێت. پاشان ئینزۆ فابیۆ دەباتە قەراغی ئەو ڕووبارەی کە لە سەرەتای فیلمەکە خۆی هەڵدایە ناوی. اینجا بە فابیۆ دەڵێت کاویش خۆی هەڵداتە ناو ئاوەکەوە. بەڵام فابیۆ گومانی لی هەیە و وا دەزانێت ئینزۆ دەیەوێت بیخنکێنێت، دوایش بۆ خۆی ڕابکات. کەمێک دوای ئەو قسانە نونزیە و پیاوەکانی دەردەکەون و دەست دەکەن بە تەقەکردن. لەو ڕووداوی تەقەکردنش فابیۆ و ئەلیسیا بە سەختی دەبێکرێن، پاشان نونزیە ئاگر لە جەستەی فابیۆ بەردەدات و فڕی دەداتە ناو ڕووبارەکە. لەو کاتەشدا ئەلیسیا دوا هەناسەکانی هەڵدەمژێت و داوا لە ئینزۆ دەکات کە هێزەکەی لە پێناو ئاشتیدا بەکاربهێنێت. بۆ بەیانی ڕۆژی دواتر فابیۆ بە زیندوی لە ڕووبارەکە دێتە دەرەوە و ئەویش بە هەمان شێوە بووە بە خاوەنی هێزی سەر و سروشتی. پاشان بۆ مەبەستی تۆڵەکردنەوە دەچێتە ماڵەکەی نونزیە، لەوێ هەموو پیاوەکان دەکوژێت و بە ڤیدیۆ تۆماری دەکات بۆ هیوای وەک ئینزۆ بەناوبانگ بێت. دواتر هەر لە ژێر زەمینی ماڵەکەی نونزیە کۆگایەکی تەقینەوە دەدۆزێتەوە و بۆی دەردەکەوێت کە نونزیە نیازی ئەوەی هەیە کە تەقینەوەیەکی گەورە بکات لە شارەکە. لەو کاتەشدا ئینزۆ بە سەرگەردانی لەسەر شەقامەکان دەسوڕێتەوە و ئاخ بۆ مردنی ئەلیسیا هەڵدەکێشێت. پاشان بە بەرچاوی ئەوەوە ئۆتۆمبیلێک وەردەگەڕێت کە ئافرەتێک و منداڵێکی تێدایە، ئەویش هێزەکەی بەکاردەهێنێت و منداڵەکە ڕزگار دەکات. دایکی منداڵەکە سوپاسگوزاری خۆی بۆ دەردەبڕێت و لە باوەشی دەگرێت. لەو کاتەشدا ئینزۆ کۆتا قسەکانی ئەلیسیای دێتەوە یاد. کەمێک دواتر ئینزۆ لەسەر تەلەڤیزیۆن فابیۆ دەبینێت کە هەڕەشەی تەقانەوەی یاریگای ئۆڵۆمپی شارەکە دەکات. ئەویش مەبەستی وەستاندنی فابیۆ دەچێتە یاریگاکە کە لەو کاتەشدا یاریەک بەڕێوە دەچێت و یاریگاکەش پڕەتی لە خەڵک. لە کۆتاییدا فابیۆ دەدۆزێتەوە. فابیۆ ڕیمۆت کۆنتڕۆڵی تەقانەوەکە نیشانی ئینزۆ دەدات. پاش شەڕێکی دەستەویەخە فابیۆ ڕادەکات لە دەستی ئینزۆ خۆی دەگەێنێتە ناو خەڵکەکە. پاشان ئینزۆ تەقینەوەکان دەدۆزێتەوە کە لە ناو ئەمبوڵانسێکدان. دوای ئەوەی کە دەزانێت ناتوانێت تەقینەوەکان پوچەڵ بکاتەوە، بڕیار دەدات بیان باتە فڕێم داتە ناو ڕووبارەکە. پاشان فابیۆ خۆی بە ئینزۆدا دەکێشێت بۆ ئەوەی نەهێڵێت تەقینەوەکان هەڵداتە ناو ڕووبارەکە. فابیۆ ئینزۆ دووبارە لێیان دەبێتەوە بە شەڕی دەستەویەخە. خولەکێک دەمێنێت بۆ تەقینەوەکە. هەرچۆنێک بێت فابیۆ خۆی دەگەێنێتە جانتای تەقینەوەکە و هەڵی دەگرێت. ئینزۆش بەڕاکردن بەرەو ڕووی فابیۆ دەچێت و لەگەڵ خۆی فرە دەداتە ناو ڕووبارەکە. پاشان تەقینەوەیەکی گەورە ڕوو دەدات و دەبێتە هۆی لێبوونەوە و پەڕێنی سەری فابیۆ. پاشان خەڵک و میدیا ئینزۆ وەک پاڵەوان دەناسێنن چونکە وا دەزانن ژیانی خۆی کردە قوربانی بۆ ڕزگارکردنی شارەکە. لە کۆتا دیمەن ئینزۆ دەبینین کە بەسەر شوێنەواری ڕۆما وەستاوە و ئەو ماسکە دەپۆشێت کە ئەلیسیا بۆی تووری بوو. بەم دیمەنەش کۆتاییمان بەکورتکردنەوەی فیلمەکە هێنا. تا فیلمێکی تر و کاتێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.